قال دکتۆر ئاگرین عەبدوڵڵا بریکاری وەزارەتی ئاوادانکردنەوە و نیشتەجێکردنی حکوومەتی هەرێمی کوردستان قسە دەکەم. دکتۆر زۆر بەخێر بیت. ئەوانەی کە باسمان کرد ئەو پرۆژانە بوون کە لە هەرێمی کوردستان لە تەواوی ناوچە جیاوازەکان جێبەجێ کراون. دەکرێت خۆت کەمێک ڕوونکردنەوەی زیاترمان پێ بڵێیت ئەمانە کام پرۆژانە بوون و زیاتر گەیاندنی کوێ بووە، ئایا گوندەکانیشی تێدا بووە؟ بەڵێ لە ڕاستیدا ئەمێ سەرەتا بەوە دەست پێ بکەم کە کابینەی نوێیەم بە کابینەی ڕێگاوبان ناوزاد ئەکرێ بەلای کەمەوە لە پاڵ ئەو کارە باشانەی تراکە کردوێتی یەکێ لە کارە گرنگەکان کە خزمەتگوزاری و خزمەتکردنی خەڵکی هەرێمی کوردستانە پرۆژەکانی ڕێگاوبان بووە. ئێمە وەکو وەزارەتی ئاوادانکردن بە پێی و ئامارانی کە لامانە لە ماوەی ئەم 4-5 ساڵی ڕابردووە 504 پرۆژەی ڕێگاوبان لەسەر تاسەری هەرێمی کوردستانە جێبەجێ کراوە کە لەسەر هەر سێ بودجەی و بەرهێنان و ئاسایی و داهاتی وێزگەکانی کێش بوو بەتایبەتی ئەوانەی کە لەسەر بودجێ و بەرهێنان بۆ پرۆژەی گەورە و استراتیجی بوون کە خۆی لە دروستکردنی تونێل و پردی گەورە و دووسایدی گەورەیە بینیوەتەوە و هەروەها هەموو جۆرەکانی تری ڕێگاوبانیش وەکو ڕێگەی لاوەکی و ڕێگەی گوندەکانیش فرامۆژ نەکراون. تەنان لەو 504 پرۆژەی ڕێگاوبان 285 پرۆژەی ڕێگەی گوندەکان بۆ ئاماری کە ئێستا جەنابەت خستە ڕوو تەنها بۆ ساڵی 2024 ئەوەش لە ضمنی ئەو ڕقەمانەیە کە باسمان کرد. بە حەقیقەت جێی دڵخۆشیە وێرە ئەوەی کە ڕەنگە زۆرێک لە ڕێگاکان یا بەشێک لە ڕێگاکان ماوە تاوکریا بەشێک لەو تۆڕی ئارتیریاڵیان ئەو تۆڕی شادەماریکە وەزارەتی ئاوادانکردنەوە پلانی بۆ داناوە جێبەجێکە ماوە جێبەجێکرێ بەڵام بەشی زۆریشی لە ماوەی ئەم 4-5 ساڵی ڕابردووە جێبەجێکرا و بەشی زۆریشی ئێستا لەژێر ئەنجامدانەوە دەستی پێکردو. ئێمە تەنها ئاماری تەواوبوو باسەکەین لە کاتێکە کۆمەڵی پرۆژەی تریشەیە کاری تیاکرێ و نسبەی ئینجازی بەرز بۆتەوە مێدوایە لە ساڵی داهاتوو هەندێکیان تەواو بێ و یان ئەوانەی کە تەواویش نەبێ ئەشواڵی باش ببڕن. زۆر باشە. ئەگەر باز لەو پرۆژانە بکەین کە ئێستا کارکردن تیاندا بەردەوامە بە لە ڕێگای لە ئیداری گەرمیانەوە دەست پێ بکەین لە کەلار دەربەندی خانەوە دەست پێ بکەین ئەم ڕێگایەکەی تەواو دەکرێت چەندی کارەکانی تەواو کراوە؟ کەلار دەربەنی خان درێژێکی 40 کیلۆمتر بەشێکە لە پارچەیەکە لە شادەمانی ڕێگاوبان لە هەرێمی کوردستانە ئێستا ڕێژەی ئەنجامدانی نزیک بۆ تۆ لە 188 چەند هەفتەیەک بەر لە ئێستا پردێکیشی تەواو بوو کە بەڕاستی یەکێکە لە سایدی ڕێگاکە یان پارچەیەکە لە ڕێگاکە 1200 مترە بە شێوەیەکی ڕێکوپێک تەواو کرا و بە ڕووی هاوڵاتیان و بەکارهێنەرانی ڕێگاکە کرایە. ئومێدمان وایە کە لە وەرزی یەکەمی مابڵین ساڵی 2025 پرۆژەکە تەواو بێ بە یەکجاری بخرێتە خزمەتی هاوڵاتیانەوە. زۆر باشە. ئەو کاتێک کە سەرۆکوەزیران مەسرور بارزانی سەردانی هەڵەبجەی کرد یەکێک لە داواکاریەکانیان ڕێگای توەقوت هەڵەبجە بوو. دەکرێت پێمان بڵێ ئەو ڕێگایە بەکوێ گەیشتووە؟ ئەو پرۆژەیەش کاری باشی تێ ئەکری خۆی پرۆژەکە ڕێگا و پردا هەڵەبجە توەقوت کلیجێ کە بڵین پارێزگای هەڵەبجە بەسێتەوە بە ڕێگەی دەربەنی خان وارماوە لە ئێستادا بەشەکانی ڕێگاکە ئیشی تیاکرێ بەڵام لەسەر پردەکە هەندێک کێشەی تەکنیکی هاتوۆتە پێشی بۆ پێی کە ئاستی ئاوی دەربەنی خان چکەمە تەکمیلەی بوحیرەی دەربەنی خانە کە پردەکەی لەسەر دروستەکرێم لە ڕاستیدا زۆر بەرزە نزم نەبووەوە بۆیە ڕەنگە پێویست بۆ کە تەکنیکی شێوازی جێبەجێکردنی پردەکە گۆڕانکاری تیا بکەین. ئێستا لە سەروبەندی ئەوەیان کۆمەڵی پرۆپۆزاڵی تەکنیکی ئامادەکرا و لیژنێکی هاوبەشیشەی لە نێوان وەزارەتی ئاوادانکردنەوە ئەنجومەنی وەزیران و پارێزگای هەڵەبجە هەر سێلامان پێکەوە خەریکی ئەو بابەتین بەرەو چارەسەری. زۆر باشە. بابین بەرەو سلێمانی باس لە شاڕی بابان بکەین شەقامی 100 مەتری سلێمانی ئەو کارەکانی بەکوێ گەیشتووە؟ ئەویان پەیوەندی بە وەزارەتی شارەوانی و زانیاریم لەسەرینێ چکە ناو شارە زیاتر بەرنامەی ئێمە ئەو ڕقەمانی باسم کرد ئەو پرۆژانە ئەگرێتەوە کە ئەکەوێتە دەرەوەی سنووری شارەوانی شارۆچکەکان و شارەکان ڕێگا سەرەکیەکانە ڕێگە دەرەکیەکان. زۆر باشە. با باز لە ڕێگای هەولێر کۆیە بکەین. ئەو ڕێگایە کە کارکردن تێدا دەستی پێکردووە و پاکێجێکیشمان هەبوو لەو بارەیەوە هیچ بربەست و گرفتێک هاتوۆتە بەردەمتان بۆ جێبەجێکردنی ئەو ڕێگەبانە؟ خۆی پرۆژەکانی ڕێگەی هەولێر بەرەو کۆیە کە بەشێک بوو لە ڕێگەی هەولێر بۆ سلێمانی لە 5 بەش پێک هاتبوو. ئەم پرۆژێت تەنها بەش یەکەم و دووەم لەخۆ ئەگرێت و لەبەرەوەی کۆمەڵی کۆمپانیای لەسەر بوو و تەسمیمێکی کۆنیان هەبوو هەندێک ڕێکاری کارگێڕی و با بڵێن بەڵێندەرایەتی و یاسایی هەیە ئەبێ ئەو کۆمپانیانە ئیشەکانیان عەقدەکانیان هەڵوەشێنراوەوە دەور و تەسلیمیان لەگەڵا بکرێ و پێگەیان لێوەربگیرێ بۆی ئەوانیش مافیان پارێزراو بێ یان هەر قەرەبوویەکی قانونی کە ئەنگرێتەوە بیان درێتێ لە سەروبەندی ئەویان بەشی زۆری کارەکان تەواو بووە عەقد لەگەڵ کۆمپانیای نوێەکەیە
ئیمزاکرا و خۆشببختانە چەند ڕۆژێکە بێ زیاتر لە نزیکی 100 ئامێریان بردو بەڕاستی جێی دەستخۆشی و سوپاسەکە دەستیان بە کارەکان کردو بە شێوەیەکی گەرم بە تایبەتی لەو شوێنانەی کە کێشەی تەکنیکی تیان نەماوە لەگەڵ کۆمپانیا کۆنەکان بەڵام ئەو کێشە تەکنیکی و کارگێڕی و یاسانی باسمان کرد لە 2 هەفتەی داهاتووە کە دەوام دەستی پێکردو ئەوش چارەسەرە بێ و هیچ گرفت و بربەسێکی لە بەردەمانە. زۆر باشە دکتۆر بەتایبەت لە پارێزگای هەولێر و دوهۆک ڕێگاوبانەکان بە شێوەیەکی بەرچاو بەرەو پێشچوون و زۆربەی ڕێگاکان جوت سایدن دەکرێت پێمان بڵێ چ پرۆژێکی گرنگ هەیە کە ئێستا کاری تێدا دەکرێت؟ بەڵێ با لە هەولێرەوە دەست پێ بکەین ڕێگەی هەولێر کۆیە کە هەولێر ئەگەیەنرێ بە کۆیە تاوان وەکو باسم کرد قۆناغی یەکەم و دومی کۆنتەختیەکە بەڵام لەوە ناوەستێچکە ئەو بە مەسارێکی ترا ڕۆی ینی ئەبێ ببەسترێتەوە بە شاری کۆیە ئەمە ینی درێژتر ئەبێ ڕەنگە بگاتە 40 کیلومتر و ئەمە تەوجیهی جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانەکە زۆر مەبەستێتی هەولێر و کۆیە بە دووسایدێکی زۆر پێشکەوت و بەستاندەری بەرز بەیەکەوە ببەستێت و ئەمە پرۆژەیەکە لە هەولێر و پرۆژەیەکی تری گرنگکە ئەوش لە چەند هەفتەی داهاتوە دەست پێکە تاواکردنی پرۆژەی ڕێگەی کۆڕی شەقڵاوە قەندیلە کە بەشێکی تەواو بووە و بەشێکی بەڕووی هاوڵاتیان نەکراوەتەوە بەڵام بەشێکی تونێلی ئەوی پێوتێ تونێلی سۆرک یان تونێلی ماوەران ناوزە دەکرێت لایەن خەڵکی مەنتیقەوە ئەوانە هەمووی ئەکەوێتە کار ئەوش پرۆژێکی گەورەیە بودجەکەی 9 میلیارد دینارە کۆمپانیەکی خۆماڵی گرێبەستی واژوو کردووە لەگەڵ وەزارەتی ئاودانکردنەوە و تەواویەکە لە دووهۆک ڕێگەی بەعادری ئیتید ئێستا خۆتان ئارستان کرد ئەوژێکێک لە بەشێکە لە شادەمار وە لەو گرنگتر بەڕاستی ڕێگەی کەڵک بەردەڕەشە کە ڕێگایەکی زۆر گرنگە بە نیسبەتی پارێزگای دوهۆکەوە و بار هەڵگرێکی زۆر ئەوانەی کە لە خاڵی سنووری برایم خەلیلە و داخڵ ئەبن بە تایبەتیان بۆ هەرێمی کوردستان یا بەشەکانی تری عێراق ئەو ڕێگەیان بەکارێنە ڕێگایەکی یەکسایدی خراپ بوو بەداخەوە سێفتی باش نەبوو حادیسی لێ ڕۆیە ئەوش ئەکرێ بە دووسایدێک بەستاندەرێکی زۆر بەرز. باشە دکتۆر وەکو دوا پرسیارم شاندێکی وەزارەتتان سەردانی ئەمریکایان کرد بێگومان پەیوەندیدار بوو بە بابەتی ڕێگاوبان دەکرێت بۆمان باس بکەیت لەو سەردانەدا بەچی گەیشتن چیتان بەدەستێنا؟ بەڵێ لە ڕاستیدا ئەمە کۆنفرانسێکی نێودەوڵەتیە ساڵانە ئەکرێ لە ویلایەتە یەکگرتوەکانی ئەمریکا وەزارەت وەفتێکی بانگێش کرا وەفتێکی وەزاری و حکومی چوین بەشداریمان کرد بۆ ئاگاداربوون لە تازەترین تەکنەلۆژیای ڕێگاوبان چکە بەڕاستی نوێنەری نزیکی 108 وڵات و کۆمپانیای ناسرا و مؤسساتی گرنگی بواری ڕێگاوبان بەشدار بوون تیا ئەوانەی کە مواصفات دانی وەکو ئاشتۆ فیدرال هایوێ ئەدمینستریشن کە ئەمانە مواصفاتەکانیان لە سەر تاسەری دنیا بەکارێن و بە تایبەتی ئێمە لە هەرێمی کوردستان و لە عێراقیش ئەو مواصفاتە ئەمریکانە لە ڕێگاوبانە بەکارێنرێ بەلامانەوە گرنگ بوو بزانین کە تازەترین تەکنەلۆژیای ڕێگاوبان لە بواری سەلامەتیە لە بواری تەسمیمکردنە لە بواری جیۆمێتریکا چییە و بەڕاستی وەفدەکە 4 ڕۆژ لەوێ مایەوە لەو مؤتەمەرایە و ئاشنا بوو بە ژمارێکی زۆر لە سێشن و جەلساتی جۆرا و جۆر کە شتی زۆر باشی تیا عرضکرا و ئەمێ ئەوەش بڵێم ئەوەی من بینیم کە نوێنەری وڵاتانی زۆر پێشکەوتوی تیا باسی تۆڕی ڕێگاوبانەکانی خۆیان نەکرد بەڕاستی هەرێمی کوردستان ئەگەر بیان خەینە تەدەروجەوە با بڵین لە ئاسێکی بەرزایان ئەو پرۆژە ڕێگاوبانیانی کە ئێمە لە هەرێمی کوردستان جێبەجێمان کردووە لە ئاستی ئەو پرۆژانەیە کە وڵاتە پێشکەوتەکان جێبەجیان کردووە کە ئەمە مای دڵخۆشیە بە ئینشاڵڵا بۆ هەمومان. زۆر سپاس دەکەم دکتۆر ئاگرێن عەبدوڵڵا بریکاری وەزارەتی یاوەدانکردنەوە و نیشتەجەکردن زۆر بەخێر بیت. سپاس بۆ دەست خۆش.